دامەزراندن بە شێوەی گرێبەست بۆ 7300 پلەی وەزیفی لە کەرکووک ڕادەگەێنرێ و پارێزگاری کەرکووکی دەڵێت سبەی دامەزراندەکە بڵاو دەکەینەوە و سەرجەم چین و توێژەکان لێی سوودمەند دەبن. ئەلکترۆنیە بێت، هەموو خەڵکەکە بۆیە هەیە تەقدیم کات، هەموو کەسەکان بۆیان هەیە تەقدیم بکەن، بە عەقد دەبێت، عەقدەکە بۆ 3 ساڵە و دوای ئەوەش تر قابلە بۆ تازەکردنەوە، هەموو ناوچەکانی شەگرێتەوە، دەمانوێت بەو پەڕی دادپەروەریەوە بکەین بەڕاستی. جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک دەڵێت داوامان لە پارێزگاری کەرکووک کردووە بەشی پەروەردە لەو دامەزراندنەدا هەبێ. سەرۆکی لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش دەڵێت ئەم دامەزراندنە دوور دەبێت لە دەستێوەردان و پشکێنە. بەڵام بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو هیچ پلە وەزیفەیەکمان بۆ تەرخان نکراوە خلال ئەم 2 ساڵی ڕابردوو. ئێستا هیوامان گەورەیە بە ئیدارەی خۆجەیی کەرکووک بە سەرۆکایەتی جەنابی پارێزگار کە بتوانێت لەم 7000 دەرەجەیە 7300 دەرەجەی کە تەرخان کراوە وەکو گرێبەست بۆ شاری کەرکووک نزیکەی 2000 یان 2500 دەرەجەمان بۆ تەرخانکە بۆی ئەمەش بتوانین کۆمەڵێک گەنجی خۆمان، کۆمەڵێک خڕیجی خۆمان دەرچووی کۆلێژی پەروەردە و کۆلێجەکانی تر دابمەزرێنین لەسەر بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک دابەشیان کەینە سەر خوێندنگاکان بتوانین ئەو بۆشایانە پڕکەینەوە و خزمەتی شاری خۆمانی پێ بکەین. مادام بەو شێوازە بێ ئەگەر ڕابرد بێ هیچ دەستکاریکی تیا ناکرێت. لێرەوە خەڵک دڵنیاکەمەوە لە ڕێگەی لینکی ئەلکترۆنی بێ بۆ خۆتانزان لە ئێستای عێراق بە لینکی ئەلکترۆنی ئەوایلەکانی دامەزراند، بە لینکی ئەلکترۆنی دەرچۆکانی سەحەی دامەزراند، هیچ دەستێوەردانێکی تێ ناگرێت بەپێی نیقاتی مفازەڵا بێ. بەڵام ئەوە هەیە کە سوکاری شەید پشکی تایبەتیان هەیە 115 کە سوکاری شەیدە، کەم ئەندام ئەوەی کەم ئەندام خاوەن پێداویستی تایبەت 170 هەیە. یعنی جاکراوەتەوە لە ئەسڵا لە مەجلیسی وزەراو کە هاتووە ڕێنمایی تایبەتی خۆی لەگەڵایە. ماوەی چەند مانگێکە باس لە ڕاگەیاندنی ئەو ژمارە پلەی وەزیفێ دەکرێت و بە هۆکاری جیاجیا ڕانەگەێنرا بوو. بەڵام وەک پارێزگاری کەرکووک دەڵێت سبەی ڕای دەگەێنن و سەرجەم چین و توێژەکان بێ جیاوازی دەتوانن ناویان پێشکەش بکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.